5 فیلم بۆ چاڵنجی بیر و باوەڕەکانمان وامان لێ دەکەن زیاتر بیر بکەینەوە. بێگومان لەگەڵ ئەوەشدا فیلمگەلێکی سەرنجڕاکێشن. با بۆ چەند ساتێک هەموو تێڕوانین و پرەنسیپێک کە هەمانە وەلاوەی بنێن کەوا بیر دەکەینەوە دنیا لەسەر ئەو بنەمایە بەڕێوە دەچێت و لە چاوێلگەی سینەماوە بە شێوازێکی تر سەیری بیر و باوەڕەکان بکەینەوە. ئەو بیرۆکانەی لەم فیلمانە دەیبینین بڕیار نییە ڕاز بن، بڕیارە واما لێ بکات کە زیاتر بیر بکەینەوە. فیلمی ژمارە 5 ماتریکس فیلمێکی ئاکشن سەرکێشی خەیاڵیە. باس لەوە دەکات زەوی تا ڕادەیەک لە ناو چۆ و کەوتۆتە ژێر دەسەڵاتی زیرەکی دەستکردەوە. ئەو شتە جوانەی کە ئێمە بە ناوی دنیا ئەیبینین دروستکراوی ئەقڵ و زەینمانە و مرۆڤایەتی دیلی ژیانی ماترێکسە. ئێستا ئەم دنیاە پێویستی بە مونجی و فڕیادڕەسێکە، ئەویش فڕیادڕەسێکە کە هێشتا نازانێت کە کێ و نایزانێت کە چی بکات. ڕەنگە ئەو بیرکردنەوە باو بێت کە خۆشببختی لە نەزانیندایە. ڕەنگە زۆرێک ئەم ئایدۆلۆژیایە هەڵبژێرن، بەڵام بە هەر شێوەیەک و لە هەر لایەکەوە سەیری بکەیت بۆ مرۆڤ هەڵبژاردنێکی سەرنجڕاکێش نییە. لە چەند لایەنێکەوە فیلمەکە شایستەی گرنگی پێدانە. یەکەم، ئەو بیر و باوەڕە تایبەت و سەرنجڕاکێشەی کە لە پشت چیرۆکی فیلمەکەیە. دووەم، جۆری دروستکردنی جۆری ئەکشنەکەی و ئەو کاریگەری لەسەر تەکنیکی زانستی خەیاڵی دوای خۆی بەجێهێڵا. تا ئێستا 4 بەشی فیلمی ماترێکس دروست کراوە. فیلمی ژمارە 4 نمایشی ترۆمەنە. فیلمێکی دراما کۆمیدی خەیاڵیە. ژیانی ترۆمەن بەبێ ئەوەی خۆی بزانێت بریتیە لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی کە 24 کاتژمێر پەخش دەکرێت. واتە هەموو مرۆڤێک لە سەرزەوی سات بە سات سەیری ژیانی دەکەن. چیرۆکەکە لێوە بینێر تێکەڵ بەخۆی دەکات کە ترۆمەن گومان لە خەڵک و ڕووداوەکانی چواردەوری دەکات. جێگەی سەرنجە کە ڕەنگە تۆش ساڵانێک وا بیرت کردبێتەوە کە مرۆڤەکانی ناوژیانت هەمویان ئەکترن و ڕۆڵ دەگێڕن تاوەکو باوەڕ بەم دنیاە بکەی کە تێیدا ئاژیت. دەکرێت لەبەر 2 هۆکار بینەری نەمایشی ترۆمەن بیت و بە گرنگی بزانین. هۆکاری یەکەم، بابەتی دیلبوونی ئێمەیە کە ناچارین یاساکانی چواردەورمان قبول بکەین تەنانەت ئەگەر ڕاست و دروستیش نەبن. خۆمان لە گێلی و غافڵی بدەین و نەمانەوێت هەرگیز بەخەبەر بینەوە و هەرگیز نەمانەوێت لەو دەرگایە تێپڕین تا دوا هەناسە لە ناو یاری بیر و باوەڕی ئەوانی تردا بژین و دنیای درۆزنانە وەلاوە نەنین. یان نا دوجار وەک ترۆمەن شۆڕشێک دەکەیت و دەرگای حەقیقەت بەڕووی خۆتدا ئەکەیتەوە. هۆکاری دووەم، ئەگەر بەڕاستی هەمووان وا بیر بکەینەوە کە کامیرایان داناوە و چاودێری هەموو ژیانمان دەکەن، ئەویش لەلایەن هەموو مرۆڤانی دنیاوە یان لەلایەن زاتێک بە ناوی خودداوە کە سات بە ساتی ژیانمان تۆمار دەکات. ئایا ئەو کات هەر ئەو کەسە دەبین کە ئێستا هەین؟ فیلمی ژمارە 3 بەهار، هاوین، پاییز، زستان و بەهار. کوڕە منداڵێک بە سەرپەرشتی مامۆستایەک لە ژینگە و هەوایەکی تایبەتدا گەشەی جەستەوی و معنەوی خۆی دەکات. دوای ماوەیەک لە تەمەنی گەنجێتیدا کچێکی جوان دەناسێت. هاتنی کچەکە لە پێناو چارەسەربوونی بۆ ئەو شوێنە ژیانی کوڕەکە دەگۆڕێت. ئەم کوڕە ئێستا دەبێت لە نیوان عاشقی و پابندبوون بە بنەما و بیر و باوەڕ عیرفانەکەی یەکێکیان هەڵبژێرێت. ئەم فیلمە ئەزموونێکی قوڵی ئارامکەرەوە و مانادارە کە لە ڕێگەی سینەماوە پیشانەدرێت. بەگشتی ئەم فیلمە دیالۆگی بە دەگمەن تێدایە، بەڵام زۆر قسەی هەیە بۆ گوتن. بەهار، هاوین، پاییزستان و دیسانەوە بەهار خولگەیەکی دووبارە بوونەوەیە کە چیرۆکی فیلمەکە لە دەوری ئەم چەمکەدا دەخولێتەوە. فیلمی ژمارە 2 ڕۆژی موش خوڕما فیلمێکی کۆمیدیە. پەیامنێرێکی عەبوسی کەشوهەوایە، شەوانە دەخەوێت و بەیانیان لە خەو هەڵدەستێت. راپۆرتی ڕۆژی موشخورما ئامادە دەکات. ئەو ڕۆژە تێدەپەڕێنێت و شەو دەخەوێتەوە. بۆ بەیانەکەی هەڵدەستێتەوە دیسانەوە ئەو ڕۆژە ڕۆژی موشخورمایە و هەموو ڕووداوەکانی ئەو ڕۆژە دووبارە ئەبێتەوە. دەخەوێت و هەڵدەستێتەوە دیسانەوە دووبارە ئەبێتەوە. ئێستام کابرایە گیرۆدەی سوورێکی دووبارە بوونەوەی ڕۆژێک بووە. ئەم فیلمە ڕەنگە بەڕووکار پەیامێکی زۆر سادی هەڵگرت بێت، بەڵام لەبەر ئەوەی هەستێکی خۆشت پێدەبەخشێت ئۆفەرێکی سەرنجڕاکێشە بۆتان بینەری بن. هەم ڕەخنەگران و هەم خەڵکیش بەدڵیان بووە.
فیلمی ژمارە 1 کاک هیچ کەس فیلمێکی زانستی خەیاڵی درامایە. کاک هیچ کەس پیاوێکی 118 ساڵانە، دوا مرۆڤی فانی سەرزەویە، ئەوانی تر هەمویان بە نەمری ئەمێننەوە. ئێستا ئەم پیاوە دەبێت ژیانی خۆی هەر لە منداڵیەوە تا ئەم تەمەنی بەبیر بێنێتەوە. ئەم فیلمە فیلمێکی زۆر سەیر و سەرسامکەرە، هەموو شتێک بەگشتی و بە تایبەت کات و تێپەڕینی ئەخاتە بەر نەشتەری چاڵنجەوە تا بە شێوەیەکی تر لە ناوڕۆکی ژیان بڕوانی. کات وەک هێڵێکی ڕاست تێدەپەڕێت و ناگەڕێتەوە. ئەو پرسیارە ئەو ڕژێنێت کە ئەگەر بگەڕێتەوە چی دەبێت؟ ئەگەر لەگەڵ کەسێکی تر هاوسەرگیری دەکرد، ئەگەر لە خێزانێکی تر بوویتایە، ئەگەر لە وڵاتێکی تر لەدایک بوویتایە، ژیان چ ڕەنگ و بۆنێکی تری ئەگرت؟ ئەی کێ ناڵێت هەموو ئەم ڕووداوانە لە ژیانی تۆی بینە ڕووی نەدابێت؟ ئەم فیلمە ئەپرسێت ئاخۆ هەموویت ئەزموو نەکردووە؟ فیلمێکی ئاڵۆزە بە بیرۆکە بێوێنەکانی واز لە سەرگەردانکردنی بیر و هزرت ناهێڵێت. ئەم فیلمە یەکێکە لەو فیلمانی پێویستە زیاتر لە جارێک تەماشای بکەیت.